دنیا واتان لێ نەکا کە خافڵ بن و بێئاگا بن بەداخەوە شتی سەیر و سەمەرە ئەبینی لەم ڕۆژگارەیە ئەبینی یعنی ئینسان نەفسی ئەوەندە پیسە تێر نابێ بەو حەز و ئارەزوانی کە هەیەی ممارەسەیەکە شتی تر دێتە پێشەوە یعنی گەشتوێت ئەو ئاستەی کە پیاوێک خاوەنی سێ منداڵە بەداخەوە کە ئەوە نییە بڵێ کەسێکی نەخوێندەوارە کەسێکی لە وڵاتێکی دواکەوتووە لە ئەمریکا ئاژی بەداخەوە کە باسی یەکەم ئەمە کوردی خۆمانە دێ ڕەگەزی خۆی ئەگۆڕێ خۆی کا بە ژن دکتۆرێکە یعنی دکتۆرێکە دیراسەی کردووە خوێندەوارە ساحەبی ژن و منداڵە سێ منداڵی هەیە تازە خۆی جنسی خۆی ئەگۆڕێ و ئەبچووکم نەفسی داوای هەندێ ئازادی لێ ئەکا کە لە سنوور ئەچێتە دەرەوە نەفسی ئینسان زۆر پیسە ئینسان ئەگەر نەیگرێ پا پەناوەندەبەر و هەڵدێری ئەبا بەداخەوە ئەو دکتۆرە زۆربمان بینیمان لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە پیاوێکە خۆی کردووە بە ژن ئێستا خەم و خەفەت و مەشاکیل بۆ کەزانی مناڵەکانی ماوەتەوە ئەم منداڵانە باوکێک نییە بانیکەن باوکە ئەگەر بە باوک بانیکەن ئەم وەکو ژنێک مامەڵە ئەکا پێی ناخۆشە خۆ ناشکرێت دوو دایکی هەبێ هەر منداڵێک سەیری ئەم نەفسە پیسەی ئینسان بۆیە خوای پروردگار فەرمێ فەلا تەغوڕەنەکم الحەیات الدنیا ژیانی دنیا واتان لێ نەکا بغڕاتان بکە لە خۆتان بایی بکە واتان لێ نەکا کە قیامەتان لەبیر بباتەوە ئەم دنیا کورتە کاتیە